بە هۆکارێکی نادیار لە سنووری گوندەکانی گەورەدێ و کانیبی و کەڵەشێرەی ناحیەی ئاغدەلەری سەر بە قەزای چەمچەماڵ و بەهۆی کەوتنەوەی ئاگرەوە نزیکەی 2000 دۆنم پوش و پاوان سوتان. بە وتەی مفەوەزێکی پۆلیسی دارستان ئاگرەکە لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆی دوێنێوە کەوتووەتەوە و دوای 10 کاتژمێریش بەهۆی نەبوونی کەرەستەی پێویست و سەختی بەشێک لە شوێنەکانەوە توانراوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. لە سعات 11 نیوەڕۆ پێش نیوەڕۆم ئاگرە کەوتووەتەوە. ئێمە وەکو پۆلیسی دارستان و ژینگەی چەمچەماڵ و بنکەی شۆڕش پۆلیسی دارستان هاتوینە بۆ کوژانەوەی ئاگرە. توانیمانە زۆری ئاگرەکە کۆنتترۆل بکەین. هەریق و هەتاکو و کۆپتەری شاتووە لێرانە ئەمینەی کوژاندۆم ئاگری کوژانەوەتەوە. لە ئیساکەیە بەشی لای ئەم سەرەوە کۆنتترۆل کراوە لای خوارەوە سەرەوەی ماوە ئەو دۆڵی ئەو دیوە ئیتروا ئیساکە ئێمە لە سعات تەقریب 1:02 هاتوینە. ئیسا چین بۆ ئێوانش لەگەڵ جەماعەتە بەتەمە ئێوانش کۆنتترۆل بکەین ئینشەڵڵا. بەهۆی فراوانی ڕووبەری زەویەکان و سەختی بەشێک لەو شوێنانەی ئاگرەکەی لێکەوتوبەوە بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە هەلیکۆپتەری ئاگرکوژێنەوە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی و پۆلیسی دارستانی کرد. لای خۆی شێوە بەڕێوەبەری ناحیەی ئاغدەلەر باسی لەوە کرد تا ئێستا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە ڕوون نییە و ئاماژەشی بەوە کرد لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو ڕووداوە دەستگیر نەکراوە. ئاگرەکە نازانین هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە تا ئێستا چییە، بەڵام نزیکەی 2000 پوش و پاون و دارستانی سروشتی لە سنوورەکە سوتاون. تیمەکانی بەرگری شارستانی ناحیەی ئاغدەلەر، تیمێکی هاوبەشی ناحیەی تەکیە و قەزای چەمچەماڵ، هەروەها تیمی ناحیەی بازیان و تاسوجۆ و پیرەمەگرون و ناحیەی سوورداشش بەشدار بوونەوە، هەروەها تیمێکی بەڕێوەبەراتی شارستانی سلێمانی بە هێلیکۆپتەر بەشدار بوونە لە کوژانەوەی ئاگرەکە. بە نزیکەی 10 کاتژمێرێکی پێچ و کۆنتترۆلکردنی ئاگرەکە لێکۆڵینەوە دەست پێکات لە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە بۆی بزانین هۆکارەکەی چی بووە. ئەمە و لە هەفتەی ڕابردووشدا بەهۆی تەقەی 2 هەلیکۆپتەری نەناسراوە لە سنووری گوندی بلوچێنی ناحیەی